بس العربي يكمل لغة القرآن 不是因为太吵了。 زمانێکێکە لەو بنەما گرنگانی کە هەر نەتەوە گەلێکی پێدەناسرێتەوە و مێژوو ڕەچەڵێکی ئەو نەتەوە دەپارێزێت. زمانی کوردی کە یەکێکە لە کۆنترین زمانەکانی ئەم ناوچەیە تا ئێستا خاوەنی ڕێنووسێکی یەکگرتوو نییە و لە ناوەندا فەرمیەکاندا بە یەک جۆر وشەکان نانووسرێت. مامۆستایەکی بەشی کوردی زانکۆی سلێمانیش دەڵێت دەبێت ناوەندا زانستەکانی وەک بەشی کوردی لە زانکۆکان بڕیار لە سەر ڕێنووسی وشەکان بدەن. بۆ نمونە لە زۆر شوێنە من نەبینم دووا لە سەرەتاوە بەکارن کە ئەمە زۆر دەمێکە لا ئەمەیەک لایی بۆتەوە دووا و لە سەرەتای وشەوە نایەت یان ئەگەر گومانیان لە نووسینەکە بێ بەڕاستی دەستگایەکی وەکو زانکۆی سلێمانی و بەشێکی پسپۆڕی وەکو بەشی کوردی ئاگادار بکەنەوە بە نووسراوێک چی تێچێ بۆ ئەوەی کە چۆنڵێ ئێمە وا بکەین بە هەمومان زمانەکەمان لە هەڵە و کەم و کوڕی و لە ئەو چەوتیانەی کە هەیە لە نووسینە پاک مامۆستایەکی دیکەی زانکۆش دەڵێت بۆ ئەوەی زمانی کوردی لە وشەی بێگانە بپارێزین دەبێت فەرهەنگێکی کوردی دامرێت تاچی دیکە زمانی کوردی بەم شێوەی ئێستا پەڕاگەندە نەبێت. ئەو کارێکەوە لەسەر ئێمە ئەوە کارێکی دەستەجەمعیە ئەبێ دامەزاوی لە پشتەوە بێت پێویست ئێمە پلانی زمانیمان هەبێ ئەم پلانی زمانیە بۆ نمونە لە حاڵی حاضرە تاوەکو ئێستا ئێمە فەرهەنگێکی یەکبوومان نییە واتە فەرهەنگێکی گشتگیر وەکو چۆن ئینگلیز ئاکسفۆردی هەیە یاخود هەموو زمانەکانی تر هەرێکی دیکشنەریەکیان هەیە یاخود فەرهەنگێکی خۆیان هەیە ئەم فەرهەنگە زۆر زۆر مهمە بۆ ئێمە لەبەرەوەی ئەو کەسێک کە ئێوە فێری زمانی کوردی بێ بەچی بزانێ ئەم وشەی غەڵەتە ئەم گۆکردنە و یاخود پرۆنانسیشنە غەڵەتە ئیلا ئەوێ شوێنێکە بێ بۆی بگەڕێتەوە بێزگە لەوە تاوەکو ئێستا ئەو شتێکەوە پێوترێ گرامر ڕەفرەنس بوکس واتە ئەو کتێبی ڕێزمانی کە پشتی پێبەسترێ بۆ نمونەکەیەکی ئێوە فێر بێ کە مناڵێکمان غەڵەتێکەکە چۆن پێی بڵێن هەڵەیەکەکە لە دەستەواژەکانیانە ئەبێ شتێک هەبێ لەسەری بڕوا ئەمانە هەمووی بنەمان بۆ ئەوەی بتوانین پلانی زمانیمان هەیە و پارێزگاری زمانی هەیە. شارەزایانی زمانە ئاماژە بەوە دەکەن بەهۆی ئەوەی کە کورد خاوەنی وڵاتی سربەخۆی خۆی نییە و بەسەر 4 پارچەدا دابەش کراوە زمانەکەی کەوتۆتە ژێر کاریگەری زمانی ئەو وڵاتانی کە پارچەکانی کوردستانیان بە سەردا دابەش کراوە. بەڵام و شارەزایانی زمان ئاماژە بەوەش دەکەن کە حکومەتی هەرێم لە یەکخستنی ڕێنووسی کوردی و پاراستنی زمانەکە کەمتەرخەم بووە و تا ئێستا نەیتوانیوە ناوەندێکی زانستی تایبەت بە زمانی کوردی دابمەزرێنێت. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.